سەرۆک ترامپ پرۆگرامی ویزای لۆتەری بە کارەساتێک بۆ وڵات ناودەنێت. ئەو پرۆگرامە لەسەر بنچینی لێوەشایی ویزا نادات، بەڵکو لەبەر ئەوەی ساڵانە بە هەرەمێکی هەڵدەبژێریت و ئەو کەسانەی ویزاکە وەرەگرن کەسانی هەرە باش بۆ ئەو وڵاتە نین. کاربەدەستێکی کۆشکی سپی بەدەنجی ئەمریکای گوت کە کۆتای پێێنان بەو پرۆگرامە بەشێک لە بنچینەکانی چاکسازی کۆچبەریە کە کۆشکی سپی پێشکەشی کۆنگرێسی کردووە. یاسای چاکسازی کۆچبەری ئەمریکی بۆ کارپێدانی باش بە پشتیوانی دوو سناتۆری کۆماری لە مانگی دوێ ئەم ساڵەوە دەمەتەقەی لەسەر دەکرێت و ڕەنگە نوێ بکرێتەوە. پرۆژە یاسای لەو چەشنە لە سپتامبر پێشکەشی ئەنجومەنی نوێنەران کراوە، بەڵام پارێزەرێکی دیترۆیت کە پێشەنگی گروپێکی داکۆچی لە مسلمانانە بە ئاسۆشیێتد پرێسی گوت کە نەمانی پرۆگرامەکە کارێکی باش نییە. فرەچەشنی هەمیشە ڕێگای بە ئێمە داوە وەک وڵاتێکی نمونەی هیوا و بەهێز و مسۆگەر بمێنینەوە. هەر داوایەکی سیاسی بێت یاننا کە بەڕاستی ئەو دەرگایە و بڵێسێ ئەو فرەچەشنیە بۆ جیهاندا بخات ئەوە گرفت ساز دەکات. پرۆگرامی ویزای لۆتەری هیچ هەڕەشەیەک بۆ جۆرەکانی تری کۆچبەری نییە و پارێزرێکی تریش ئەو ڕایە هەیە. ڕەوا نییە هێرشی تۆریستی ئەم دواییە بۆ زەبرلێدان لە ئەو پرۆگرامە کاڵگوەربگرێت چونکە ئەوان وەک کەسانی تر پرۆسەی لە بەرچاوگرنی ئاسایش تێپەڕ دەکەن. کۆمارەکان دەڵێن ئەوان لە ساڵی نوێدا بەرنووسێکی کۆچبەری ڕێک دەخەن. ئەوەش چەندین هۆکاری هەن وەک لایەنی سیاسی واتە لێکۆڵینەوەی رووسیا و کارە گرنگەکانی تری بەڕێوەبەرایەتی. پێشەر شتێک لە ئەو خولەدا ڕۆژی یاسایی کەم ماون و ئەو ڕۆژانەش تیش دەخرێتە سەر بابەتەکانی باج. ئەوەی ساڵی تر ئەنجام دەدەن هەڵبژاردننی نیوە دەورەیە کە بۆ هەڵبژاردننی سەرۆک نییە. پرۆگرامی ویزای لۆتەری لە 1990 دامەزرا بۆ کەسانێکە لە ئەمریکا خانەوادایان نییە، خاوەنکارێک پشتیوانیان دەکات یان ئەوانەی پەناخوازنین و وەک لۆتەری گرین کارتیش ناسراون. پێویست بە خوێندنی دواناوەندی یان چەند ساڵ ئەزموونی کارکردنیان هەیە.